Muhammad Ali was the greatest boxer in the world. بۆچی محەممەد علی لە گەرمەی زەنجی کەنداوی یەکەم سەردانی سەدام حوسێنی کرد تا چەند ڕاستە محەممەد علی مەدالای زێڕەکەی ئۆلۆمپیادی خۆی فرەدایانەی ڕووبار لەگەڵم بن باگەشتێک بکەین بۆ شاری لوڤێڵ لە ویلایەتی کنتاکی ئەمریکا. محەممەد علی کلای یاریزانی پیشەگەری مشتەکۆڵی ئەمریکی کە نازناوی باشترین ئاعدەمی پێدراوە وەک یەکێک لە یاریزانە بەناو بانگەکانی سەدەی 20 دەستنیشان کراوە و بە شێوەیەکی بەردەوام لە پلەی یەکەم یاری مشتەکۆڵی کێشی قوڕس دادەنرێت لە هەموو کاتەکاندا. کاسوس کلەی کە دواتر بووە محەممەد علی کلای لە شاری لوڤێلی ویلایەتی کنتاکی لە حەفتەی کانونی دووەمی 1942 لەدایک بووە. محەممەد علی لە خێزانێکی هەژار و گەڕەکێکی هەژارنشینی ئەم شارە گەورە دەبێت. سەرەتا محەممەد علی لە تەمەنی 10 ساڵیەوە هیچ بیری لێوە نەدەکردەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ببێتە یاریزانی مشتەکۆڵە تا ئەو کاتەی منداڵێکی 12 ساڵان پایسکلەکەی دەدزێ و ئەویش زۆر غەمبار دەبێت بەوەی کە هەموو خەون و ئاواتی منداڵی ئەو پایسکلەی بوو ئەویش دزرا. بۆیە چوو بۆ لای پۆلیسی ئەم گەڕەکە و پێی دەڵێ ئەگەر دزەکە بگرێ دەبێت زۆر خراپ لێ بدەم و بە ئەرزیدا بدەم. پۆلیسەکەش بە سادەیەوە پێی دەڵێ کاسوس پێویستە تۆ یەکەم زار خۆت فێری بۆکسێن بکە ئینجا دەتوانی خەڵک لە ئەرزی بدەیت. ئەم ڕستەیە دەبێتە هۆی گۆڕانی تەواوی ژیانی محەممەد علی لە منداڵێکی هەژاری حسێب نەکراوە بۆ ئەفسانەی بۆکسێنی تەواوی مێژوو لە ژێردەستی جۆ مارتن دەستی کرد بەڕاهێنان. خانەی پشتەمەن ماڵی محەممەد علی کلایە کە لێرە لەدایک بووە. ئێستا تەمان قەپاتە لەنا خەڵک پێشتر دەچوو سەردانی زۆرشی دەکرد بۆ سێستا قەپاتیان کردە. ئەمەند خەشی زۆر شعبی کنتاکی لە شاری لوڤێڵ. گەشتی کرد بۆ وڵاتی ئیتالیا بۆ بەشداریکردن لە ئۆلۆمپیاتی ڕۆما لە یاری مشتەکۆڵی کێشی قوڕس. سەرەڕای ئەوەی تەمەنی 18 ساڵان بوو بەڵام توانی لە هەر سواری یاری یەکەم بە ئاسانی بباتەوە و لە کۆتاییشدا ڕوبەڕووی پاڵەوانی 3 وەرزی ڕابردووی ئەوروپی پیتەر زیکۆویسکی ببێتەوە و یارێکە لێ باتەوە و محەممەد علی یەکەم مەدالیای زێڕی ئۆلۆمپیا لە مل بکات. لە 6 مارسی 1964 دوای کاریگەربوونی بە گەورە کەسایەتی ئیسلامی ئەمریکی ئەلیجای محەممەد کاسوس کلەی مسلمانبوونی خۆی ڕادەگەێنێت و لەسەر داوای مامەستا ڕوحیەکەی ئەلیجای محەممەد ناوەکەشی لە کاسوس کلەی دەکات بە محەممەد علی کلای وەک خۆی ناوی دەنێت ناوەکەی خۆمم لە ناوێکی بەندایەتیەوە گۆڕی بۆ ناوێکی پیرۆزی ئیسلامی.
علی یەکەم یاریزانە کە ببێتە پاڵەوانی مشتەکۆڵە لە 3 بۆنەی جیاوازەوە لە مێژوو و بە شێوەیەکی سەرکەوتوو توانیوێتی 19 جار بەرگری لە نازناوەکەی خۆی بکات. لە 6 فێبریوەری 1967 جیهان سەیری یاریەکی تایبەتی دەکرد کە تێیدا محەممەد علی وەک باشترین لە هەمان کاتیشدا وەک تۆڵە سێنەرەوەیەکی توندوتیش لە نێو حەلبەی یاریگە ئامادە دەبێت. یاریەکە بە یاری ناوم چیە ناوبانجی دەرکرد. ئەمەش دوای ئەوەی ئێرنی تێرڵ بەر لە یاریەکە بە ناوی کۆنی خۆی بانجی کرد وەک کاسوس کڵای. بەڵام محەممەد علی بە تووڕێ و پێی گوت بە ناوە مسلمانەکەم بانگم بکە. ئەگەر ئێستاش ناوم نانی ئەوە بە ناچار لە ناو حەلبەی یاری ناچارت دەکەم ناوم بێنی. مەدالە زێڕەکەی وەرگرت محەممەد علی بیری دەکردەوە کەوا وەرگرتنی مەدالە زێر لە ئۆلۆمپیاد هەستی عنسوریەتی خەڵک بەرامبەر ئەو دەگۆڕێت. بەڵام ئەمانە هیچی لە بابەتی عنسوریەت نەگۆڕی. ئەمەش دوای ئەوە هات کە ڕێگری لێکرا لە چێشخانەیەک بەوەی ئەم چێشخانەیە تەنها بۆ سپی پێستەکانە نەک ئەفریقی ئەمریکی. ئەمەش محەممەد علی زۆر تووڕە کرد و سەرنجام مەدالە زێڕەکەی ئۆلۆمپیادی فرێدایە نێو ڕووباری ئۆهایۆ بەوەی ئەم مەدالیە هیچ لە هەستی خەڵکی نەگۆڕێ بەرامبەر بە کەسانی ڕەشپێست. دوای 36 ساڵ لە ئۆلۆمپیاتی ئەتلانتا محەممەد علی شەڕەفی ئەوەی پێبەخشرا بەرامبەر هەموو جیهان وەستا و مەشغەڵی ئۆلۆمپیاتی ساڵی 1996 ئەتلانتای هەڵگیرساند و دووبارە دەستەی بەڕێوەبردنی ئۆلۆمپیاد مەدالەیەکی تری زێڕینیان بە زەمدان یاری لەگەڵ فۆلی محەممەد علی هەواڵی خزمەتکردنی سەربازی بەدەست گەیشت بۆی بچێتە ڕێزی سوپای وڵات و شەڕکردن لەگەڵ وڵاتی ڤێتنام. بەڵام محەممەد علی پیانوی ئەوەی هێناوە کە ئاینەکەی ڕێگەی نادات بۆ ئەم خزمەتکردنە و ڕەتی کردەوە. لە 20 حوزەیرانی 1967 محەممەد علی بە تۆمەتی ڕەتکردنەوەی خزمەتی سەربازی دادگایی کرا بە بەندکردنی بۆ ماوەی 5 ساڵ و بژاردننی 100,000 دلار. هەرچەندە بە کەفارەت ئازاد کرا دوای 4 ساڵ دادگای باڵای وڵات بە کۆی دەنگ بڕیاری دادگای لە بەرژەوەندی علی کۆتایی پێهێنا. لە ساڵی 1990 لەگەڵ بەردەوامی جەنجی کەنداوی یەکەم علی بەسەردانی گەیشتی عێراق و چاوی کۆت بە سەدام حوسێن. لە کۆبنەوەکەدا گفتوگۆی ئازادکردنی ئەم هاوڵاتی ئەمریکانە کرا کە وەک بارمتە لەلایەن عێراقەوە دەگیر کرابوون. لە کۆبنەوەکەدا سەدام گوتی من نامەوێت حاجی محەممەد بە دڵشکایی بگەڕێتەوە مەگەر لەگەر هەر 15 جیراوەکە نەبێت. کاتێ محەممەد علی لەگەڵ جیراوەکان گەڕایەوە ئەمریکا لەلایەن میدیاکانەوە نازناوی پاڵەوانی ساڵیان پێ سوف لن نجعل الحاج محمد علي كلاي يعود. I'm not going to let Haj Muhammad Ali go back to the United States without having a number of the American citizens here accompanying him. لە کۆتاییەکانی خانەنشینبوونیدا لە یاریکردن نیشانەی نەخۆشی دەستلەرزینەکەی لێ بەدەرکەوت و کە لە نێوان تەمەنی 38 تا 42 ساڵیدا بوو. نەخۆشیەکەی ناوی پارکیسۆن بوو کە توێژینەوەکان جەخت لەسەر کاریگەری دەرەچی جینەتیک دەکەنەوە. بۆیە یاری بۆکسینەکەی هۆکاری سەرەکی ئەم نەخۆشیی بۆ و بە توشبوونی بەم نەخۆشیە محەممەد علی بۆ یەکێک لە گەنجترین ئەوانەی تووشی ئەم نەخۆشە دەبن. لەبەرەوەی تێکرای توشبوون بەم نەخۆشە لە نێوان تەمەنی 6 ساڵیدایە. ئەوە بینایی پشتم ئەوە سنتری محەممەد علی کلایە کە هەم مۆزەخانەکەشی تێدا هەموو پاشماوە و هەڵێن دەستاوانێک کە شەڕی لێ دەکرد و شتە کۆڵەکە و ئیتر هەموو شتەکانی لەو بینایی پارێزراوە هەموو ڕۆژە کراوە بوو بەس ئەو سێشەمە ئەوڕۆکە من لێرەمە بەس ئەو سێشەمە کلۆز بۆ خەپات بووە لەنا سێشەمەکان کرد کرابووە. تربار حاڵەوەش نزیکە لە ڕووبارەکەی ڕووباری کێنتاکی ڕووباری ئۆهایۆ.
لە 15 نۆڤێمبەری 2005 بە بودجێ 80 میلیۆن دلار سنتەرێکی فرەکەلتوری کردەوە کە خزمەت بە پەنابەران و خەڵکی هەژاری ئەم شارە دەکات. هەروەها سنتەرەکە پێکاتۆ لە مۆزەخانەیە کە تایبەتە بە ژیانی تایبەتی و پیشەگەری محەممەد عەلی. سنتەرەکە دەکەوێتە داونتاونی شاری لوڤێلی کنتاکی کە دەڕوانێتە ڕووباری ئۆهایۆ. بەر لەوەی خانەنشین بێت لە تەمەنی 39 ساڵیدا لە ساڵی 1970 لە ژیانی پیشەگەری خۆیدا محەممەد عەلی لە کۆی 61 یاری فەرمیدا خاوەنی 56 یاری براوە و 5 یاری دۆڕا و 37 لێدان یەکلاییکەرەوەی کۆتاییە. تاوەکو ئێستا دەستەوانەکانی یاریکردنی وەک یادگاری لە یەکێک لە هۆڵەکانی کۆشتی سپیدانراوە. محەممەد عەلی لە ژیانی کۆمەڵایەتیدا 4000 هاوسەرگیری کردو و خاوەنی 2 کوڕ و 7 کچە. لە ساڵی 2005 محەممەد عەلی بەرزترین میدالەی نەتەوەی وەرگرت کە پێی دەڵێن میدالەی ئازادی سەرۆکایەتی لە کۆشتی سپی لەلایەن سەرۆک جۆرج دەبلیو بۆشەوە. لە مەدحی محەممەد عەلی بروسلی دەڵێت هەموو کەس دەڵێن پێویستە ڕۆژێکدا بێت من لەگەڵ عەلی شەڕ بکەم. من تاوەکو ئێستا تێبینی جوولە و بیرکردنەوەکانی دەکەم لە ناو حەلبی یاریکردن. زیاتر دەڵێت هەرگیز ناتوانم لە عەلی بەرمەوە. سەری دەستەکانم بکەن. ئەو دەستە سینە بچووکانە چۆن بەرگەی عەلی دەگرێت؟ بێگومان دەمکوژێ. بە هەمان شێوە مایک تایسن کە بەوە حەشناسراوە دەڵێ دەزانم من زۆر باشم. بەڵام گەر ڕاستیتان دەبێت لە ئێستادا پێویستە هەموو سەرێکدا بێتەوە و هەموو زمانێکدان بنێت بەوەی کە محەممەد عەلی باشترینی هەموو زەمانێکە. محەممەد عەلی لە تەمەنی 74 ساڵی لە 3 حوزەیرانی 2016 چەند ڕۆژێک بە لە مانجی ڕەمەزان لە شاری سکۆدەی لە ویلایەتی ئەریزۆنا ژیان ئاوایی کرد. سەرۆک باراک ئۆباما لە وتەیەکیدا لە کۆشتی سپی هاوخەمی خۆی ڕاگەیاند و هەواڵەکە بە جیهاندا بڵاو کردەوە بە لە دەستدانی محەممەد عەلی بە نمونەی باڵای خۆی و میلیۆنان کەس لە جیهان ناوبرد. لەسەر وەسیەتی خۆی لاشەکەی لە شاری لوڤێلی ویلایەتی کنتاکی لە گۆڕستانی کەیفیل نێشراوە. ئەوە قەبرەکەی محەممەد عەلی کلایە لە شاری لوڤێل لە ویلایەتی کنتاکی.